بەڵام با لە بواری تەقلید دەرچین. ئایا شەوی قەدر هەر ئەوەیە لە ئێوارەوە نەخەوی تا بەیانی پاقلاوە بخۆی چا بخۆیەوە خۆمەش باشە، ئەوەش هەر عیبادەتێکە ئینشاءالله. بەڵام هەر بەو ڕۆتینە نە، قورئان سیرکەن بۆ شەوی قەدر پیرۆزە دەست پێکەکەی چی بوو؟ اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. هەر کەسێ ئەم پێنج ئاەتە وەرگرێ یەک شەوی ژیانی چاکترە لە 1000 مانگ. لەیلەتول قەدر ئەوەت پێ دەڵێ لە قورئانەکە حاڵی ببە. 4 وشەی تێدا بوو ئەم پێنج ئاەتە: خوا، مرۆڤ، خامە، قەڵەم، زانست، علم. علمی نوێش، چونکە باسی عەلەق و خوێنپارە و ئەوانە دەکات، زانستی زیندەزانی ئەحیا. پێمان دەڵێ ئەو کەسەی کە لەژێر ئەم 4دا بێ، ئەو وڵاتەی ئەم 4ی تێدا بێ، ئاوەدانە یەک شەوی بە 1000 مانگە، یەک ڕۆژی بە 80 ساڵە پێش دەکەوێت. یەکەم خوا نەیفەرموو اقرأ بسم الله. سەیری قورئان کەن چەند وردە. اقرأ بسم الله زۆر جوانە. خوا فەرمووی اقرأ باسم ربك الذي خلق. خوا بناسە، خوایە کە دروستی کردووی. یعنی خوا بناسە لە شەوی قەدرە ئەگەر خوات ئاواناسی کە دروستی کردووی، کەسێ دروستی کردبی ڕزقت ئەدایان نا، بەخوا ڕزقت ئەدا. کەسێ دروستی کردبی نەفع و زەڕی تۆ بەدەستی غەیری ئەوە نەبەخوا. بۆیە خەڵکێک هەیە 1000 مانگ خواپەرستی دەکا، بەڵام کەم جار دەڵێ یا ئەڵڵا، هەر یا فڵان و یا فڵانیەتی. مسڵمانی بەحەق لە شەوی قەدرە خوا بە تاک و تەنها دەناسێ، بەس یا ئەڵڵا لە سەردەمیەتی. هاوار بۆ غەیری خوا ناکە، شیفا لە غەیری خوا داوا ناکە، بەختت ناچێتە لای فاڵچی و بەختی خۆی بکاتەوە و دانیشتوی قەدر بێ. ئافرەت هەیە تا بەیانی لە قەدرەدا دەنیشێ، لای فاڵچی بەختی شوکردنی دەکاتەوە، لێ حاڵی نەبووە. خواپەرستی بە حەق و ڕاستەقینە بە هەمووی بۆ خوا بژێڕەوە. اقرأ باسم ربك الذي خلق. بسم الله نەفەرموو، باسم ربك الذي خلق. پشت بە پەروەردگارێک بەستە کە دروستی کردووی. دووەم مرۆڤ، هەر وڵاتێک مرۆڤ تێدا بە نرخ بێ ڕەحمەتی خوای لێ دەبێ. خواپەرستی کاتێ تامی هەیە کە ڕێز بۆ مرۆڤ دابندرێ، ئەم هەموو دروشم و مزگەوت و زەکات و ڕۆژووینە بەس دەبەر قاتری ئینسانە، حرمەتی ئینسان نەشکێ. سێیەم قەڵەم، هەر میلەتێک دەستی بە قەڵەمەوە بێ 80 ساڵ لە پێش خەڵکەوە دەبێ، 1000 مانگ لە پێش خەڵکەوە دەبێ، یەک ڕۆژی بەرهەمی 80 ساڵی خەڵک دەدا. 4ەم کتێب، خەڵکی نە بە هیچ شتێوەیە گواز لە کتێب مەهێنن. باسی کتێبە، باسی زانستە، باسی زانستی نوێیە. مسڵمان واز لە خوڕافیات بێنە. خوا فەرمووی من علق، ئەو سەردەمە نە سۆنەر هەبوو، نە پشکنینی پزیشکی هەبوو. خوا ئەو کاتە باسی علمی ئەحیا و زیندەزانی و خانەی کردووە، باسی گۆشتپارەی ناوڕەحمی ئافرەتی کردووە، باسی مەنی و هێلکە و هێلکۆکەی کردووە. دەفەرمێت دەتۆش لە زانستی تازە سوودمەند بە بۆ ئەوەی ژیانت بەختەوەر بێ. ئەوە بۆیە شەوی قەدر ئەوەندە بەڕێزە.